کەرتی خزمەتگوزاری بە تایبەتیش کەرتی کارەبا کێشە و گرفتەکانی بەردەم کەرتی کارەبا تەوەری دۆمیشمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای ئۆپراسیۆنی مووسڵ و پارێزگای نینەوە و چۆنێتی ئیدارەدانی ئەو پارێزگایە لە داهاتوو ڕۆلی حەشدی شعبی لە نەخشە ڕێگەی داهاتووی سیاسی پارێزگای نینەوەدا دەینەوە سەر تەوەری یەکەمی باسی ڕۆژ کە پێم وایە کێشەیەکی گەورەیە لە باشووری کوردستان گەورەیە بەو مانایی کە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لە تەواوی کابینەکانی ڕابردوودا پرۆژەی بۆ کەرتی کارەبا هەبووە و هەوڵی داوە کێشەی کارەبا چارەسەر بکات ئەگەر هەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستان بدوێنی بتەوێ ڕەخنە لە حکوومەتی هەرێمی کوردستان بگرێ ئەوە هەر تۆ باسی کارەبای لەگەڵ بکە یەکسەر بە شێوەیەکی نیگەتیڤ باس لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەدا دەکەن لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاشکرا دەڵێ ینی لە ڕابردوودا بەشێکی باشی بودجەی هەرێمی کوردستانی بۆ ئەو کەرتە تەرخان کردووە وەکو بریکاری وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێداوە یەک لە سەرسەی بودجەی گشتی هەرێمی کوردستان بۆ کەرتی کارەبا بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا تاوکو ئێستا کێشەی کارەبا بە تەواوەتی چارەسەر نەبەوە کێشەکانیش بەردەوامە ئەو کێشانە بۆچی بەردەوامن و گرفتەکانی بەردەم کەرتی کارەبا چین لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز هۆگر شاڵی بریکاری وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە بەڕێز هۆگر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ ینی بەردەوامی گرفتی کارەبا لە هەرێمی کوردستان بۆتە پرسیارێک لای خەڵکی کوردستان تەنانەت بێ ئومێد بوونە لەوەی ڕۆژێک لە ڕۆژان ینی کارەبا وەکو وڵاتانی دنیا 24 کاتژمێر هەبێ و ئیتر خەڵک پێویستی بە مۆلیدە نەبێ بەڵام ئێستا لەگەڵ هاتنی وەرزی هاوین و نزیکبوونەوەی مانگی ڕەمەزانیش خەریکە کارەبا کەمتر دەبێت یعنی هۆکار چییە کە کێشەی کارەبا بەردەوامە لە باشووری کوردستان سوپاست دەکەم و سوپاسی بینەرانی ژەکەم بۆ ئەم دەرفەتە حەزەکەم لە پێشێکیەکەی کە جەنابەت پێشکەشە کرد بەڕاستی حکوومەتی هەرێم 25 ساڵ نییە کە خەریکی کارەبا بێت ئەوەی خۆتان نەزانن ئێمە دوای ئینتیفاچەوانەیە کارەبا بە ڕەوشێکی زۆر کەم هەبوو لە کوردستانە ئەو کارەبایی هەبوو دوکان و دەربەندی خان بوو و کارەبای سەرچاوی کارەبای کەمان نەبوو ئێمە لە ساڵی 2007 یەکەم گرێبەسمان واژوو کرد وێرانە لە کابینەی پێنجا جەنابی سەرۆکی حکوومەت تەسلیمی کەرتی تایبەتی کرد ئەوە بوو کۆمپانیا دەستی پێکرد ئێمە لە 2008 توانیمان کارەبا بە شێوەیەکی سربەخۆ بەرهەم بهێنین لە ڕێگەی کەرتی تایبەتەوە لێ ناشارمەوانەیە ئێمە ئەو ساڵانەی لە ساڵی 2011 و 12 هەتاکو 13 و بیدایەتی 14 پێشەوەی ئەو قەیرانی داراییە دروست ببێ حکوومەتی هەرێم پارەیەکی زۆری سەرف ئەکرد لە کڕینی گازۆیلا وەکو جەنابە فەرموو 1/3 بودجەی هەرێم بۆ کڕینی کارەبا و دابینکردی سوتەمەنی بوو ئەم بارقورسیەی کە کەیشتە سەر حکوومەتی هەرێم بێگومان نەیانتوانی بە هەمان ڕێژە هێڵەکانی کارەبا و سەبستەیشنەکانی کە هەمانە بە شێوەیەک بێ کە بتوانێ توانای وەرگرتنی کارەبای بەرهەمهێنانی هەبێ ئەوە یەکێکە لە کێشەکان ئێمە خۆشبەختانە ئێستا ئەگەر سیر بکەی ئێمە توانای ئەوەمان هەیە 6,000 مێگاوات ئینتاج بکەین بەس ئەو 6,000 مێگاواتە پێویستی بە سوتەمەنی هەیە ئەوەی لە ئیمکانیەتی حکوومەتی هەرێما سوتەمەنی بۆ دابین کردبین بۆ شەژ یەکەیە لە هەولێر شەژ یەکەش لە چەمچەماڵ و خوورمەڵەشمان هەیە کە ئینتاج ئەمانە هەمووی بە غازی سروشتی ئیشەکەن توانیومانە لە مەسفاکان ئەو گازۆیلەی مەسفاکانی کوردستان هەردوو مەسفاکە ئەوەی کە ئینتاجی ئەکەن لە گازۆیل بیبین بۆ دوهۆک و لە دوهۆک دوو یەکە ئیش پێ بکەین هەر ئەوەنە لە ئیمکانیەتی حکوومەتایە جەنابە فەرمووت وتە کارەبا وا بەرەو هاوینە ڕۆین و لە هەمان کاتا کە ببێتەوە خۆی
بە پێی دیزایانی ئەو یەکانەی کە هەمانە هەتاکو کەشوهەوا بەرەوگەرمی بڕوا ئینتاجی یەکەکان کەمە بێتەوە. بەس لە زستانە یەکەیەک ئەتوانێت 125 مگا وات بەرهەم بهێنێ. بەس هەمان یەکە لە هاوینە 85 مێگا بەکار. بەڵام لە زستانی شەر ئەو کێشە هەیە. لە کوردستانیشە بە هەمان شێوە ئەو کێشەیە هەیە. بۆچی؟ چونکە ئێمە کارەبا بەکار ئەهێنین بۆ گەرمکردنەوە. بۆ گەرمکردنەوە. ئەوە یەکێکە لە کێشە سەرەکیەکانی و ئێمە ئەبێ ئەوەش بزانین کەوا نسبەتی بەفیڕۆچوونی ڕێژەی بەفیڕۆچوونی کارەبا لە بینی 35 تا 40 زۆر باش. بەش قسە لەسەر کێشە و گرفتەکانی کارەبا بکەین. پێشتر گەورەترین کێشە لە بەردەم هەرێمی کوردستان ئەوە بوو وێزگەی بەرەمهێنانی کارەبای نەبوو. هاوڵاتیان ماوەیەکی زۆر چاوەڕێیان دەکرد لە خوڵمەرە، لە هەولێر، لە سلێمانی کەی ئەم وێزگانەی کارەبا تەواو دەکەونە کار و کێشەی کارەبا چارەسەردەم. ئێستا دەڵێن سوتەمەنیمان نییە، گازی پێویستمان نییە، هەر ڕۆژێک گرفتێک دەبێت. گازی سوتەمەنی دابین دەکرێت دەڵێن وەڵا ئیتر تۆڕەکانی دابشکردنی کارەبا وەکو پێویست نییە. ئێمە من ئەگەڕێمەوە بۆ پلانی 2011 و 2013 ئەبوایە لەو کاتێک کە بڕیاریان نا حکوومەتی هەرێمکەوە نسبەتی ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا بگەێنێ بە 6,000 مگاوات. ئەبوایە لە هەمان کاتا فکری بکردایەتەوانێ چۆن ئەتوانێت ئەو 6,000 مگاواتە وەرگری. بەڵام بەهۆی قەیرانی دارایی کە ئێستا ئاڵێ قەیرانی دارایی هەیە ئێمە نەمانتوانی ئەو بەرنمەی کە دانرابوو. ئێمە لە چاوەڕێی ئەوە بووینکەوا لە 2014 ئەو قەیرانە نەبووایە تا 2015 ماتوانێ هەموو هێڵەکانی کوردستان بکەین بە 400 کەیفی. بەس ئەوەمان بۆ نەکرا. ئەوە یەکێکە لە کێشە سەرەکیەکان. ئەمە بۆ بەڕێر نییە منەیهێنمەوانێ بە حەقیقەت پێویست بوو وەزارەتی کارەبا زیاتر چالاک وایە لەوەی کەوا ئەو هێڵانە و ئەو وێزگەسانەویانی کە هەمانە ئەوانە بە موازی لەگەڵ بەرهەمهێنانی کارەباکە سەر کرد بە بۆچی ئەو گرفتانە بەم شێوەیە درێژەی دەکێشێ. یعنی مرۆڤ وا هەست دەکات زۆر جار کە بەڕاست کردی کارەبە خاوەنی نەبێت، سەحەبی نەبێت. یعنی بەردەوامە کێشەکانی حکوومەت ینی بەپێی زانیاریەکان حکوومەت ینی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نزیکەی 20 میلیارد دۆلاری لە کردی کارەبا سەرف کردووە، چ لە کردنەوەی وێزگەکان، چ لە دابینکردنی سوتەمەنی بۆ کردی کارەبا. 20 میلیارد دۆلار مەبلەغێکە کە ینی بەڕاستی جێگە قسەی زۆر. من ناتوانم بڵێم 20 میلیارد بەس ڕێژەیەکی زۆر لە بودجەی هەرێمی کوردستان چۆ بۆ کارەبا بۆ کڕینی گازۆیل. ممکنە لە ساڵانەیە کە پارە هەبووە 3 میلیارد و 250 میلیۆن چوو بێ بۆ کڕینی سوتەمەنی و کڕینی کارەبا لەوە بەرهێنەر. کەمان مەبلەغە ئەوە بەس لەوە بەرهێنەر کە کڕیمانە و گازۆیلمان تامی کردووە. بەس تەواوکەرەکەی چی بووە؟ ئەبایە نوێژینکەرەوەی هێڵەکان هەبوایە، ئەبایە سەبستیشنەکان لە بستەوایە کابنوانێک کە ئەو کێشانەمان نەبێت. تۆ ئێستاش بەم بێقەیرانی داراییە کە هەیە حکوومەتی هەرێم پارەیەکی باشی تەرخان کردو بۆ کەرتی کارەبا بۆ نوێژینەوەی خێڵەکان، بۆ سیانە ئەوانە هەمووی حکوومەتی هەرێم تقریبن ئەم ساڵ لە ساڵی 2016 10 میلیارد دیناری بۆ بەڵام ئەمە کێشەکە چارەکە نەکراوە. چونکە بۆچی چارەسەر نەکراوە؟ ئەو کێشانەی کە هەیە هەر ئەتوانی کێشەی ڕۆژانەی پێ چارەسەر بکەیت. باشە کێشەی کارەبا بۆتە مەلەفێکی گرنگ لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئێمە با بە سەراحەت قسە بکەین چونکە دیارە هەموو کەمتەر خەمیەکە تەنیا لەسەر ئەستۆی حکوومەت نییە. ئێمە بە بەڕوونی قسەکەین هاوڵاتیان زێدەڕۆیی دەکەن لە بەکارهێنانی کارەبا. ئێمە وەکو بۆم باس کردید ئێمە سەیی چلی کارەباکەمان بەفیڕۆر سەیی 10 تا 12 بەفیڕوانی تەکنیکیە بەهۆی هێڵەکان 35 بۆ 40 ئەڕوا 140 کارەبا بەفیڕۆ دەڕوات. تۆ ئەگەر 1000 مێگاوات بەرهەم بهێنی 600 ئەگاتە هاوڵاتی 400 بەفیڕۆ ڕۆشتووە. چۆن 112 تا بۆ 12
ئەوە پێ ئەڵێن لۆسی تەکنیکی ئەوەی بەهۆی هێڵەکان و سەبستیشنەوە باقیەکەی زیادە ڕەویە و ببوورە کەلیمەکە ژەڵێم دزیە لەسەر زیادە ڕۆیی لەلایەن هاوڵاتیان زیادە سرف دەکرێت زیادە سەرفەکەن بۆ نمونانی دەست ناگرن بەکار دەست ناگرن بەکارەباوە بە پێی پێویستی خۆیان بەکاری ناهێنن ئەبێتە هۆکاری ئەوەی کە کارەباکە بەش نەکات ئەمە لەلایەکەوە دوو هەمیش زۆر شوێن هەیەکەوە دزیگ لەسەر تۆڕی کارەبا کردووە شوێنانە کوێ ینی بەسەراحەت قسە بکەین کۆمپانیا هەیە ینی ئەوەی ئێمە من پێ دەڵێم ئەوەی ئێمە دەستنیشانمان کردووە مەسەلە لە ئەوەی کە ئامار لەبەردەستما بوو ئێوارە بەس لە هەولێرە لە ساڵی 2016 توانیمانە 6,000 سەرپێکی بگرین 6,000 طبعا سێ ئەوەنەی ئەوەش هەیە ئەوە بزانە ئەوەندەی کە 6,000 سەرپێچ ئەبە اینجا ئەم سەرپێچیانە هاتوین ئێمە تقریبا ملیارێ دینار غەرامەمان کردوون وەکو ئیراد بۆ حکوومەتی هەرێ بەس ئەمە چارەسەر نییە چکە ئەبێت هاوڵاتی خۆی بە خاوەنی کارەبا و هەموو هاوڵاتیەک بەحەوێت ئەو کەسەی کە ئەبینێ سەرپێچی هەیە لە شوێنێکە زۆر ئاساییە بێ بۆ لای ئێمە ئێستا ئێمە من چەند شوێنێک لەم هەولێرە خەڵک کەسەکان خۆیان هاتوون ئەڵێ فلان شوێن زیادە ڕۆیی لەسرە و چەند شوێنێکیشمان ناوە بە محکەمە باشە هاوڵاتیان زۆر جار مبەریر بۆ ڕاکێشانی کارەبا بە یاسایی بۆ ئەوە دەگەڕێنەوە دەڵێن زۆربەی کۆمپانیاکان پارە نادەن بۆ شەو ڕۆژیش کارەبایان هەیە بڕوا ناکەم هیچ کۆمپانیایەک هەبێت کەوا سەعاتی نەبێ و کارەباکەی نەخوێنرێتەوە و پارەشی لێوە نەگیرێت ئێمە ئەو کۆمپانیا گەورانەی کە ئەڵێن ئێمە بە ئیستیمرار چاومان لەسەریانە چاومان لەسەر پێوەرەکانیانە من کێشەم لەگەڵ ئەو کۆمپانیا گەورانە نییە من کێشەی ئەساس سەرکیم لەگەڵ ئەو زیادە ڕۆییە کە هاوڵاتیانێکن لە بەکارهێنانی کارەبا و دووهەمیش ئەو تەجاوزاتانەی کە ئیکەن لەسەر هێڵەکە ئێمە پێش 3 هەفتە 4 هەفتە لەمە پێش لە بەشێک لە هەولێری پایتەخت ئەمانەوێ سیستمی پێوەری زیرەک داینین لەسەر مەحاویلەیەک کە چوین 62 پێوەەر ببەستین بۆمان دەرکەوت 28 پێوەری ناس کارەباکەی بردو نازانین لەکوێوە بردوێتی نەتان دەزانین نەمان لەسەر ئەمە کێشەیە ئەمە هاوڵاتیەک بەڕاستی زیادە ڕۆیی ئەکا لەسەر حسابی هاوڵاتیەکی کە چکە ئەو فیدەرە بەو شکڵە ئەگەر هاتوو هەمویان هاوکار بن لەگەڵ یەکتریا باوەڕ بکە کەسەکان هەمویان کارەباکەیان باش چارەسەر چییە؟ زۆر جار ئێوە دەڵێن ئەو کارەبایی کە ئێستا لەبەردەستە لە هەرێمی کوردستان 5 قادی پێداویستی دانیشتوانی هەرێمی کوردستان ناڵێم پێچقاتی بەس ئەو کارەبایی بەرهەمی ئەهێنین پێویستە بەشی هەموو هاوڵاتیان بکە پێویستە بەس چارەسەرەکەی بەم شێوەیە بێت ئێمە وەکو وەزارەتی کارەبا پێشنیارێکمان بەرز کردەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و داوامان لێکردن کەوا هاوکارمان بن بۆ ئەوەی بتوانین حەلێکی فەنی بدۆزینەوە تەکنیکەل سۆلیوشن ئەو تەکنیکەل سۆلیوشنە لە هێنانی پێوەری زیرەکە پێوەری زیرەک ئەتوانم هەموو ئەو بەحەویلەیە کە ئەو پێوەری زیرەکەرەیە هەموو ماڵە دەتوانم مراقەبە بکەم ئەتوانم ئەگەر زیای ڕۆیی کرد کارەباکەی کەمکەمەوە گەر بزانم لە حەدی خۆی زیاتری نەکە ئەتوانم هەمووی دیراسەکراوە بەڵێ پرۆژەیەکی باشە ئێستا ئێمە پایلۆت پرۆجێکتێکمان هەیە پرۆژەیەکی نمونەیی چەند شەریکەیەکمان هێناوە کۆنسڵتەنتیشی ئەمریکیشمان هێناوە ئەوە خەریکە پێمان ئەڵێ چۆن ئەو ئیشە بخەینە گەڕ ئەمەش کاتێکی ئەوێ باشە حکوومەت چی دەڵێ؟ حکوومەت پشگیری کردوینەوە ئێستا ئێمە پشگیری تەواومان هەیە کەی جێبەجێ دەکرێت ئیجا بابێنە بەسەر جێبەجێکردنەکەی ئەگەر پایلۆت پرۆجێکتەکەمان لە کاتی خۆیان تەواو بوو بە حقیقت ئێمە نیازمان هەبوو 6 شەریکە بێن پایلۆت پرۆجێکتمان بۆکەن تا ئێستا 4یان دەست بەکار بوون ئەگەر ئەوانەی کەش هاتن و تەواو بوو
اینجا ئێمە مواصفاتی باشترین نوع لە پێوەرزیرەکە هەڵ ئەبژێرین و ئەیکەین بە تەندەر ئەین بە شەریکاتە جیهانیەکان شەریکە خۆماڵەکان کە بتوانن لەو نوع پێوەرەمان کەواتە ئەمساڵ هیچ ئەمساڵ وەرزەی هاوێن هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان بگونجێن دەست بگرن بەکارەوە دەست بگرن بەکارەباوە و سوپاسیشیانەکەین هاوکارمان بن بۆی هاوکاریان بین بەڕاستی ئەگەر هاوکارمان نەبن ئەبێتە کێشەیەکی گەورە لەسەر هێڵەکان و هێڵەکانیش کە شەتداونی کولی بوو هەتا گەڕانەوەی کارەبا بۆ هەرێم هەموو جارێ 24 تا 48 سعاتی پێچێ کەواتە مەترسی هەیە لەسەر مەترسی هەیە لەسەر تۆری کارەبا ئەگەر هات و بە ئاسایی بەکاری بێنین بێگومان تۆری کارەباکان لە مەترسیا بن باش بەرز هۆگر بۆچی مۆلیدەکان دەتوانن کۆنتترۆلی کارەبای خۆیان بکەن لە گەڕەکەکان من ئەوە لە هاوڵاتی ئەپرسم ینی بۆچی ئێوە وەکو وەزارتی کارەبا هەوڵ نادەن ینی بەڕاستی ئەمە سەرمایی گشتیە بەردەوام پشکنینتان نابێت لە گەڕەکەکان من حەزەکە بۆ جەنابە ڕوونکردنەوەیە بم هاوڵاتی کە 6 ئەمپێری هێناوەیە 10 ئەمپێری هێناوە بۆ ماڵەکەی ئەو 6 سعاتی کە مۆلیدەکە ئەیاتەیە کارەباکە بەشیەکە بەس هەرکە کارەبای و نیشتیمانی هاتەوانە هەموو ئامێرەکانی خاتەیش لێک وەختە ئەبێت بەهۆی ئەوەی لۆدێکی زۆر بچێتە سەر محەویلەکە جاری وایە محەویلەکە تەقێ ئەمە هەمووی پێویستی بە تەوعیەی هاوڵاتیان هەیە هاوڵاتیانی بەڕێز ڕجاتان لێ یەکەم هیچ نەبێ ئامێرەکانتان هەمووی بە یەکەوە دامەگەسێنن یەکسەر خەسالە و ئێرکۆندیشنەی ماڵەکەی هەمووی ئەکاتەوە لێ کارەبای هەموو ژوورەکان کارەبای نیشتیمانی هاتەوە ئەمە یەک کێشەکە کارەبای نیشتیمانی نرخەکەی ئەمەنە هەرزانە بۆی لەبەرەوە لە زستانە ناچێت نەوت ئیستعمالکە بچێت هیتە دەکڕێت بەڵام ئێستا قەنەعات لای هاوڵاتی وا دروست بووە ینی هەرچەندە لەوانە نییە حکوومەت بە پلانەوە و کارێک کردێ بەڵام ئێستا هاوڵاتی ئامادەیە پارەیەکی باشیش بدە بەڵام 24 کاتژمێر کارەبای بۆ ماڵەکەی هەبێت ئەوە لەو بەرنمەی پێوەری زیرەک کەوتم ئەوەی کێکە لەو بەرنمانەی کە بەدەستمانەوەیە بتوانین پێوەری زیرەک بکرینە گەڕ کە بتوانین کارەبایەکی بەردەوامی زیاتر و خەدەماتێکی باشش بە هاوڵاتیان بکەین ئێوە زۆر جاران ینی لە وەزارتی کارەبا بازدەوە دەکەن خشتەی کارەبا دەگۆڕێ لە مانگی داهاتوودا کارەبا باشتر دەبێت بەڵام لە نەتیجەدا بەو شێوە دەرنات ئەگەر گرفتێکی تەکنیکی هەبێ بێگومان چاکنار ئێستا بۆ مانگی ڕەمەزان چی دەکەن خاستان خشتەی کارەبا لە کاتژمێر یەکی شەو زۆر جار کارەبای گشتی دەکوژێتەوە مۆلیدەکان دێن پێتان وایە ئەمە کاتێکی گونجاو بێ ئێمە بە حقیقەت ئەم ڕۆژ و سبێنێش کۆبوونەوەمان هەیە لەسەر ئەوەی چۆن بتوانین ڕێژەیەکی باش لە کارەبا بۆ هاوڵاتیان لە مانگی ڕەمەزانە دابین بکەین ئێمە لە بەرنامەمانەیە بەیانی هەموو کۆمپانیەکانی کەوا کارەبا زۆر سەرفەکەن ئەوانەی چیمنتۆیە ئەوانەی ئاسنە بەیانی کۆبوونەوەیەکیان لەگەڵاکەین خۆشم بە سەرپەرشتی ئەو کۆبوونەوەی ئەەکەم بۆ ئەوەی لەگەڵیانە ڕێبکەوین لە چ کاتێکە کەوا لۆت لە بەرزیانە بتوانین کارەباکانی ئەوان بدەین و ئەو لە وەختەکانی کە هاوڵاتی سوودمەند بێت ئێمە ئەوەیە پلانی ئێمە بەڕاستی پلانێکە لە دەست خۆمان دەرەچێت جاری وهەیە کێشەیەکی تەکنیکی دروست دەبێ ئەو ئیمکانیەتەمان نییە کەوازوو بە هەڵپە بە پیرەوە بچین ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی ئێستا گرفتی سوتەمەنیمان ئێستا گرفتی سوتەمەنیمان هەیە بەزەگەر سوتەمەنیش بەو ڕێژەیە زیاد بکەین بۆ ئەوەی بیگەێنین بە ئێستا تقریبا داخوازی لە کارەبات 4000 تا 5000 مێگاواتە ئەگەر ئەوە بکەین ئێمە تۆڕەکانیشمان تەحملی ئەو 4500 ناکە یعنی بێگومان کێشەی بۆ ڕەمەزان دەتوانن چەند کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان بدەن پێشبینی یەکەم لە بینی 10 تا 12 کاتژمێر چۆن دەبیتن داتان ناوە بەرنمەکە ڕۆژانە بە ڕۆژانە بەرنمەکە داڕژین بۆ شێوە باش چێ خشتەی کارەبا دادەن ینی گۆڕینی خشتەی کارەبا لە کاتژمێر یەکی شەو کاتی حەسانەوەیە ڕێک کارەبا ئەو دەم دەکوژێتەوە ینی کاتی ئەمە ڕێژەی بەرنامەی کارەبا چۆن دائەنرێ ئێمە بەشی بەرهەمهێنانی کارەبا لەگەڵ کۆنتترۆڵە
لەگەڵ کۆنتترۆلی ناوەندیادا ئەنیشن بە هاوکاری پارێزگاکان ئەو کارەبایی هەیە بەشێکن لە بینیانە. ئەو کارەبایە ئەو خشتەیە بە پێی بوونی کارەبا لەو مانگا چەنە پێشببینیەکەن لەسەر ئەوە بەرنامەی کارەبادا ئاڕژ. باشە لەگەڵ مۆلیدەکان هەماهەنگیتان چۆنە؟ ینی بە تایبەت بەڕێ سۆگر ببوورە ینی زۆر جار مۆلیدەکان لە کاتی خۆی کارەبا نادەنەوە. ینی ئامێر هەیە، ئامێری تۆماتیکی هەیە لە هەموو دەستگاکان هەیە و ئامێرە هەر کاتێک کارەبای گشتی نامینێ مۆلیدەکان ڕاستەوخۆ لایەن خۆیانەوە دوای یەک خولەک کارەبا دەدەنەوە، دەتوانن بدەنەوە. بەڵام مۆلیدەکان ئەو سیستەمە جێبەجێ ناکەن. بۆچێ و هەماهەنگیە نییە؟ ئێمە وەکو وەزارەتی کارەبا پەیوەندیکی ڕاستەوخۆمان نییە لەگەڵ مۆلیدەکانە، ئەوە ئیشی قایم قیمەتی شارەکانە. هەڵە نییە ئەمە؟ بە حقیقەت هەڵە نییە. بۆچی؟ چونکە ئەوانن کە نرخی کارەباکەیان لەگەڵا هەڵ ئەسەنگێنن بە پێی ئەو کولفەیە کە کەوێتە سەریان. ئەوە بەس ئێمە خشتەکەی خۆمان ئەدەین بە مۆلیدەکان، ئەڵێن ئەمە خشتەی ئێمەیە بۆ ئەم مانگان. لەسەر ئەوە ئێوەش خۆتان لەگەڵ قایم قیمەتە خۆتان بگونجێنن بۆ ئەوەی هاوڵاتی بتوانێت سوودمەند بێت. زۆر باشە. بەنیازن نرخی کارەبا بەرز بکەنەوە بە تایبەت ینی ڕاستە یەک لە گرفتەکان ئەوەیە کارەبا هەرزانە بۆ ئەوەی خەڵک ینی پابەندی دەستگرتن بێت بە کارەبا. بڕیارتان لە ریفۆرمی وەزارەتی کارەبا کە بانقی دۆلی بۆمانەکە یەکێ لە پاشنیارەکانیان ئەوەیە ئەڵێ ئەبێ نرخی کارەبا زیاد بکەن. ئەوان پێتان دەڵێ؟ بەڵێ یەکێ لە پێشنیارەکانیان بۆ ئەوەی ریفۆرمی وەزارەتی کارەبا بکەینەوە بە شێوەیە بگونجێ لەگەڵ بارودۆخی ئێسای کوردستان. یەکێک لەو پێشنیارانەیەنەوە کە نرخی کارەبازیاکەین. ئێمە توانیمان نرخی کارەبا لەسەر پیشەسازی و گەشت و گوزار و لەگەڵ لەسەر میری زیاد بکەین. بەس کشتتوکاڵمان دەست بۆ نەبەر چونکە ئەمانەوێ هاندان بین بۆ ئەوەی بەدیلێکی کە بۆ سەرچاوی داهات بکەین بۆ کوردستان ئەویش کشتتوکاڵە. هاوڵاتیان دەستمان نەبردووە بۆ کارەبای بەرزکردنەوەی هۆکەشکەی ئەوەیە ئەم خێرە نەداراییە کە هاوڵات. بەڵام ئێستا کارەبا خۆی گرانە. من بە بەڵگەی ئەوە پێت دەڵێم کارەباکە نرخی گرانە. هاوڵاتی مانگانە دوو کری کارەبا دەدا. یەکێکیانی گشتیە ئەوەی دیکەشیان مۆلیدەیە. هاوڵاتیەک ئەگەر 24 کاتژمێر کارەبای بدرێتێ ئەو پارەی کە دەدات بە مۆلیدا دەکرێت لەگەڵ ئەو پارەی کە دەدات بە گشتی بە یەکەوە کۆی بکاتەوە شتێکی دیکەش بخاتە سەر 24 کاتژمێر سپلیتەکەی خۆی بەکاربێن. ئێمە حکوومەت لەم کاتە لە بەرنمەیانە بووە نرخی کارەبا لەسەر هاوڵاتیان زیاد بکە و نشمان کردو. ئێمە وەکو وەزارەتی کارەبا پابەندین بە سیاسەتی حکوومەتەوە. حکوومەت لەم بارودۆخی هاوڵاتی کەتیایەتی نایەوێت زیاتر کەوا هاوڵاتی باری قورس بێ. بەڵام ینی هاوڵاتی گەورەترین گرفتی بەردەم هاوڵاتی ئەوەیە کە لە کەرتی کارەبا ڕازی نییە، لە کەرتی ئاو ڕازی نییە. من یەک شت هەیە کاک ئەوەی کەوا زۆر گرنگە هاوڵاتی پارەی کارەباش نهات. ئێستا بەم شێوەیە ئێمە تقریبا 500 میلیارد دینارمان لەسەر هاوڵاتیانە. 500 میلیارد دینار؟ بڵێ لەسەر هاوڵاتیانە پارەی کارەبایان ناوە. ئەمە چی لێ دێم پارەی؟ پارەیەوە خەرجی حکوومەتە نافەوتی هەرە بێبیە هەرە بێیە. اینجا ئەوەی یەکێکە لە کێشەکە سەرەوەش ئەو پارەی نەدرێت بەمۆ مانگێ بۆ ئەچێتە سەری ئەگەر هاتوو دێ. ئێستا ئێمە زۆر لە هاوڵاتیانی ئەڵێ بۆم کە بە قست بۆ یەکەم بە قست 12 قست بۆ یەکەم بە 12 قست لە ساڵەکە بە 12 قست بيات بەس ئەوەیە ئەو مانگی کە کارەباکەی خۆی و قستێکە کارەباکی کە بۆ یەتەوە قستێکە کەواتە دەبێ هاوڵاتی بزانێ خۆشی بەشێکە لە کێشەی کارەبا. بەتەکید هاوڵاتی پارەی کارەبا نادا ئەو ئیرادە نییە کەوا هەتاکو سیانی تۆڕەکانی پێ بکەین. ئەو تێچووەی کارەبا بەو شکلە زۆرە ئێمە ئێستا بەم کەمی کارەبایە و بەو کەوەی کە غازی سروشتیش بەکارهێنین ئێمە توانیومانە لە 3 ملیار و 250 میلیۆنەوە بگەین بە ملیارێک و 800 میلیۆن. ینی ئێستش نەمانتوانیوە بگەین بەوەی ئەو کارەبایی تێچووی کارەبایە بگەینینە سەیدەی
پارەی ئەو کارەبایی کە کۆیەکەینەوە. باشە زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە کێشەی کارەبا لە داهاتوودا ینی کاتێکی دیاریکراوتان داناوە کە بە تاوەتی چارەسەر بەیتر بە سیستەم بکرێ کەرتی کارەبا؟ بێگومان لە پلانمانایە بەهۆی ئەو بەرنامە تازایی داماناوە بۆ پیوەری زیرەک بە جێبەجێ بکەین و ڕادستی کەرتی تایبەتی بکەین بۆ ئەوەی بتوانین بەردەوام بین لە پێدانی کارەبا. کەرتی تایبەت کە ئەدرێت بە کەرتی تایبەت هاوڵاتی زەرمەند نابێ، هاوڵاتی خزمەتێکی کارەبای بەردەوامی ئەبێ و هەروەها زیادەڕۆیی و سەرپێچیش زۆر کەمە بێتەوە. کەی جێبەجێ دەبێت کاتەکە دیاری ئەم کاتە ئەمە وەکو پێم وتی ئێمە خەریکی پالەت پرۆجێکتەکەین. ساڵێک دەبا؟ ئەگەر ساڵێک بێت زۆر باش، کەواتە چاوەڕێی زیاتری لێ دەکەن. چاوی ڕزیاتی لێ دەکەن. بەڕێز هۆگر شاڵی بریکاری وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین کە لەگەڵمان بەش. سپاس. بینەرانی بەڕێز ئێستاش دەچینە پشوێک دواتریش تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاو تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە ڕەوشی ئێستای پارێزگای ئینەینەوە و پلانی داهاتووی حکوومەتی عێراق بۆ ئاوەدانکردنەوەی ئەو شارە لە شاری دۆهۆکەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانداری بەڕێز حوسێن سەیدۆ تاتانی ئەندامی ئەنجومەنی پارێزگای نینەوامان کردووە. بەڕێز حوسێن بەخێر بێن بۆ باسی ڕۆژ باسدەوە دەکرێت کە پرۆسەی ڕزگارکردنی سيد حسين تاتاني سيد حسين تاتاني نحسي سيدو زۆر باشە بەڕێز حوسێن سیدۆ حوسێن ببوورە برادەران دیارە بە هەڵە ناوی جەنابتیان بە من ڕاگەیاندووە. بەڕێز سیدۆ با لەوە دەست پێ بکەین قسە لەسەر ئەوەیە کە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ بەرەو کۆتا دەچێ و پێشتر بازدەوە دەکرا حکوومەتی عێراق پارەیەکی باشی تەرخان کردووە بۆ ئاوەدانکردنەوەی پارێزگای نینەوە. ئایا هیچ ئاماژەیەکەیە لەوەی دەست بە ئاوەدانکردنەوەی پارێزگای نینەوە بکرێ؟ دەنگ چۆکە بەڕێز سیدۆ جەد لە منە. بله بله براستی پشتی و پشتوانی مزن و تنسیق مزن بله بله نافبرا پیشمەرگەت قەهرەمان و لەشکری عراقی هاتە چێکردن. ئەلۆ ئێمە جێمان لە تۆیە بەڕێز سیدۆ دەتوانی بەردەوام بی. بله 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 ئەبراسی ئەم وەک حکوومەتە پارێزگەها میسێل وەک ئەنجومەنی پارێزگەها میسێل ئەم سۆپاسیە vê تەنسیق و هاریکاریە مەزن نابەرە پێشمەرگەت قەهرەمان و لەشکری عراقی هاتکردن بۆ ڕزگارکردنا vان دەڤرێت مەهمی تایبەت دەشتا میسێلێ و ئەو گوندێ دۆرما دۆرێت میسێلێ الپشتی وێرە ڕزگارکردنا ڕەخێ چەپێل میسێلێ ونۆکە دەست پێکردنا ڕەخێ ڕاستێ الباژاری میسێلێ و ئینشاء الله گەلک نەمایە یعنی دەه نەمانە کۆ میسل هەمی بێتە ڕزگارکردن. بەێ مە بەحسی ئاوەدانکردنێ ڤان باژێڕێ دەکەین بەری وسا دەگوت بەڵێ بەری وسا دەگوت حکوومەتی عێراق پارەیەکی مەزن بۆ ڤان ئاوەدانکردنێ ڤان باژێڕی تەرخان کردیە. برا هشتا ئەم هەدەفە ما حکوومەتە بە پارێزگەها میسێل هەدەفە ما ئاڤاندکردنا ئاڤان دەڤرێت مەیت هاتی خراکردن چ شنگالێ چ سنوونێ چ زەمار چێ داخلی سنتەری باژارێ میسێل ئینشاءالله ئەم تاریکاری بۆ هەجی دەڤرا هاتی خراکردن
بهاریکاریە منظەماتی دۆلی بهاریکاریە دەولەتە بەلێ گازندا ماش حکوومەتە فدرالی هەیە هەتانۆکە تۆ پەرید مەزن تەرخان نەکردنە بۆ پارێزگەها میسل ئەفسەرێ يعني تخصيصات ميت سال 2014 و 2015 و 2016 و حتى 2017 اف ميزاني تنمية الاقاليم هتا نهاتنا ترخان كرن خوازا ما اولي هي فان ميزانية ما استحقاقت مثل بين ترخان كرن يادي صندوق اعمار العراق هي ابراسي ودولات منظمات UNDP ومنظمات ناف دولتي او هاریکاریت كان بل آمد مستعدين كو هكا بره هاتن ترخان كرن ام آفان كرنا موسل جارك دي ان شاء الله ميشي بكين ونها دست هاتا بيكرن قلق منظمات وق يوسف و UNDP وغير منظمات هاریکاری كرنا بو كرنا قوتابخانه بو تصليح هاوان بو ترميم هاوان بلي هتانو كان نبدل ما يافتش باشا برسي تو بعسي رخراوي نيف دولتي دكي يعني مروف وسطي دقا يعني عراق ولاتكي هجاره فقيره باريوي هيجننا وكي السودان وكي الصومال يعني عراق ولاتكي زنجينه جبرتشتو زيدتر بحسي رخراوي نيف دولتي دكي جبرتشتا كونوكا حكومة عراق بوجيك بو بارزگاي نينوا ترخان نكريه بديت ناتا سدم چنه براستي ما من قود اولي يعني حكومة فدرالي البغداي يا مقصرة الكيشة بارزقها ميسل او ميزاني او تخصيصات تخلق ميسل وبارزقها ميسل حتى افرو السري 4 ساله يعني نهاد 3 ساله هما نهائيا نها تصرف كرين يا دي في ساله دي الصدى ده نها تصرف كرين بل خلق ما ويران بو خلق ما دفرد وي هذا خراب كرين دائره حكومتي هذا خراب كرين شارع هذا خراب كرين ميزانيكا قلكا زورا مزن بو افان كرامي سلد في اما شوي شندت بيجين حكومتها فدرالي البغداي او مقصره الكيشه خلقي ميسل والكيشه بارزقها ميسل هون وكو بارزقاي نينوا برسيدو يعني هون وكو بارزقاي نينوا زانياريوا هي زررين نوكا لباجيري نينوا كاتينا چندا يعني چه زرره كاتينا و بيوستي آودان کردنەوەی وێن باژێرە پێویستی بە چه میزانیەکێ چه پارەیەکێ چه مەبلەغەکەیە طبعا پشتی ڕزگارکردنا گەلک دەڤەرید میسل الشنقالي بقرا وزمار وفان دفرا همي داخل سنتري باجاري مثل نابا داخل سنتري باجاري مثل بتنيا ما من قالك دفر هنا بري مثل هاتنا رزقار كرين بخوينا شهيدة ميت بيش مرقا اتقهرمان افسر 2 سال ونيفايا هتانها حكومتها ميا فدرالي 1 دينار بوان ترخان نكريا يعني قندت كامل هاتنا خراكرين دوائر حكومتي هاتنا خراكرين براسي داخوازا مشبي حكومتي هبوكو دستكي دريشتر بو خلقي ما بو فان دفرد ما فان ميزانية ترخان بكا اما خطو فلان هيا تشتي خراكري او مهندسة او لجاند وي هاتا كشف كرين وهمي بردوام البردستة موجودة بس بلي ما امكانيني نكو انفان تشتا بتايبت السردسي خو نوكا شي بقين ما بردفيد حكومة موجودة الجوماني بارزقية موجودة محافظ موجودة دوائر موجودة بس ايش ما يكيم اف ميزاني واف برا بومت كيمن ام يعني ام نكارين في تشتي مزين همي رابي نوكا باشا الا ميزانية ما بوما بين ترخان كرن
بدیتنەوە ji ber çi حکوومەتی عێراق میزانیە تەمام بۆ پارێزگای نینەوە فرە ناکە. خود برا ئەم وەک ئەنجومەنی پارێزگاها میسێلش وەختێ مالکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو و پێرە عەبادی ئەفسەری چەند ساڵە ئەم چار کۆمبوون گەل هەردوو ئەمە کرد هەتانۆکە و ئەرماجە مەهەمی ئەندامێت ئەنجومەنی پارێزگا میسێل و سەرۆکی ئەنجومەنی بڕاستی داخوازە مەکری گۆڤان میزانیە بۆ ما تەرخان بکە چونکو دەڤرێت مەهمی هاتنە وێرانکردن هاتنە خەراکردن و شوی وەختی هەتانها و ئەرماجامەیە مەزن کۆڤان میزانیە بۆ مەتەرخان بکە و بۆ خەلکێ دەڤەرا میسل و سنتەری باژارە میسل نۆکە کۆ ئەم ئاوانکردنا ڤان دەڤەرا ڕابین جارەکە دی ژیانێ بۆ ڤان دەڤەرا و خەلکێ بزیڤڕین گەل دەڤەرێت وان و داخلێ مال و ئەوێت وان بەلێ وەڵا ئەمت بینین حکوومەتە فدرالی تەقسیرکە مەزن الڤێ چەندی هەیە. باشە نوکە هیچ ڕێکەوتنەکە سیاسی دنابەرە هەرێمی کوردستان و حکوومەتە بەغدایە نینە و وەکی دەبینین حەشدی شعبی جار بجار بە ئازادی بەبێ ئاگاداری هەرێمی کوردستان بەبێ ئاگاداری هیچ لایەنێک هێزێ خۆ جوولە پێدکات بتایبەت لێ دڤەرێ شنگال پرسا من ئەوە یعنی پاشەڕۆژێ پارێزگای نینەوە چاوا دەبینن لە دەمێکیدا حەشدی شعبی هێزەکە نوکە واقع لە پارێزگای نینەوە هەنە. بەێ بڕاستی ئام وەک ئەنجومەنی پارێزگەها میسل ئەم نوێ نەرێت خەلکێ میسل هەمی پارێزگەها میسلین ئیش هەمی دەڤەرە ئەم سۆپاسیکە مەزن و دەستخۆشیکە مەزن وێ دەستهلاتە ناڤبەرە پێشمەرگە دمەیت قەهرەمان و هەرێما کوردستانێ الگەل بەغدایل والگەل لێشکەری عێراقێ یەکەمی جار چێبوو بۆ ڕزگارکردنا ڤان دەڤەرێتمە دەشتا میسلێ و ڤان دەڤەرێتی هەمی و داخلێ سەنتەری باژاری میسلێ یادی رەخێ دیڤە اتفاق هەبوو ناڤبەرە هەرێما کوردستانێ و ناڤبەرە حکوومەتە فدرالی پێشمەرگە حەدێکی وان هەبێ بۆ ڕزگارکردنا دەڤەرێت وان و جێش و لێشکەری عێراقی و شرتە بۆ غێر دەڤەر و هەمی لاینێت ئەمنی بەلێ دەڤەراشن گالێ بڕاستی وەک دیتنامە ئەم ئەنجومەنی پارێزگای میسل ئەم نەڤی تشتیرانە خەرقلڤێ اتفاقیە چێبووە دەست درێژی تێ چێبووە داخوازەمە هەیە ئەو اتفاقی ناڤبەرە هەردوو تەرەفا بمینێ هەرێکی حەدێ خۆ بزانبێ و عەدوو دوشمنێ پێشمەرگە و لێشکەری عێراقێ و هەمی خەلک و ئەوێ میسل و عێراقیە هەمی دوشمنێ هەمیە عەساباتێ داعشن مەدوێ هەرێکی ئیشرەخێ خوڤە ئیهاری کار بێ بۆ ڕزگارکردنا وێ دەڤەرە هاتە سپارتی بۆ وی بەلێ شنگالێ هەنێک لاینی سیاسی و حەشت بڕاستی چۆن زێدە بۆ ڕزگارکردنا هەنێک کۆمەلگەهێت قەزا شنگالێ وەک تلقەسەب و ناحیە قەیڕەوان و تلبەنات ئەبڕاستی ئەفتشت ئەمت بینین پچێک خەرق بوو لێ اتفاقیە بەلێ داخوازە ماوەک ئەنجومەنی پارێزگای میسل هەیە و ئەف اتفاق یعنی بچێ سەرا دا ئەم هەردۆجی و هەمی لاینێت سیاسی و هەمی قەوەتێت ئەمنی ئێک دەست بین و ئێک قەوەت بین بۆ دشمناتیە ئاوی دشمنێ مەهمیە. باشە ئەنگۆ ینی هون چاوا دەبینین داخوازە خەڵکی شنگالێ هەیە کۆ بەڵێ هون ینی حەجی شعبی چاوا دەبینن ئەو هێز چاوا هێزەکە بڕوایەوە وسایە ینی بوونە حەجی شعبی گرینگە بۆ ئارامیە ڤان منتیقێ ڤان ناوچێ ڤان دەڤەرێ
یاخود بە پێچەوانەیە گەلک کەس دەبێژن بوونە حەشدی شعبی مەترسی بۆ ناوچەکە چێت کە براد ئازب خۆ ئەم وەک ئەنجومەنی پارێزگا میسل وەک حکوومەتە ئامیسل و ئەزب خۆ وەک نوێنەرگی خەڵکی شنگالێ داخوازە خەڵکی شنگالی هەمی هەیە چێ بسلمان و چی ئێزیدی و چی عەرەب و ئەف دەڤەرێتمە ئەب تایبەت بێنە ڕزگارکردن سەر دەستێ پێشمەرگت قارەمان چونکۆ دەڤەرێتمە ئێدی و کۆمەلگەهێتمە دی و ناحیە ڕەبیعا و زەمار و هەمی کۆمەلگەهێت سنوونێ و داخلێ سەنتەرێ باژارێ شنگالێ ئەفسەرێ 2 ساڵ و نیڤایە هاتە ڕزگارکردن ئەبخوینە پێشمەرگت قەهرەمان و بتایبەت ئەمن و ئەمانەت بۆ وان تەوفیرکردنە ئش وێ ڕۆژێ هەتا نەها ئەمت بێنین وجودا پێشمەرگت قەهرەمان و ئەمن و سقرارە دەڤەرا شنگالێ گەل پێشمەرگت قەهرەمانن مەدوێ ئەف چەند کۆمەلگەهیت مەمانە ڕەخی بەعاجل نێزینگی ناحیە قەیڕەوان مەدوێ ئەف دەڤەر داخوازە خەڵکی شنگالی هەمی هەیە سەردەستێ پێشمەرگت قەهرەمان بێنە ڕزگارکردن دا ئەمن و ئەمان جارێکا دی بزیڤرێ وان دەڤەرە و دا خەڵکێ وان دەڤەرە ئەبدیلگی خۆش بزیڤرن دەڤەرێت خۆ و مالت خۆ هەگەر اختلاف چێ بوو خەرق چێ بوو ئەلڤان اتفاقیت هاتی چێگرن ناڤەرا بەغدای ناڤەرا حکوومەتە هەرێما کوردستانێ و ناڤەرا پێشمەرگە و جێشی عراقێ ئەو غێر لاینێت قەوەتێت ئەمنی ئەبڕاستی ئەفتشت نەل مەسلحە خەڵکی شنگالەیە و نەبدلێ مەیە و ئەم ڤیتشتی قەبیل ناکەینە بڕاستێ داخوازەمە هەیە پێشمەرگت قەهرەمان و خەڵکی شنگالێ دەڤەرێت خۆ ڕزگار بکەن دابدلێکی خوا جارکا دێ بزیڤرن مالێت خۆ باشە گەلە کەس دەبێژن ینی هەولەک هەیە ینی هەڤلەکی نێودەوڵەتی هەیە بە تایبەت هەرێمی من بەحس دەکەم ینی بۆ گۆڕینە دیموگرافیایە پارێزگایە نینەوە پرسیاری من ئەوە ینی بڕاست ینی ئەو مەترسی هەنە ئەو هەڤل بۆ پاشە ڕۆژە پارێزگایە نینەوە تغيير ديموغرافي يعني لا كيف يعني نوکە مەسیحیەکان وسا دەبێژن هەر جێگایەک هەر تاخەک ئەگەر پێشمەرگە نەبی مە ناگەڕینەوان جێن باب و باپیرێ خۆ یعنی ئەو گەلک جێ هەنە حەشدی شعبی وێ منطقە هەنە ینی پرسیاری من ئەوە ینی هەوڵەک هەنە بۆ گۆڕینە دیموگرافیە ینی ئەو مەترسێکی جدی چێناکە بۆ سەر پارێزگایە نینەوە یاخود مەترسی گۆڕینە دیموگرافیە نینە ژلای هیچ کەسیندن خودێ برا ئەم وەک ئەنجومەنی پارێزگا میسل و تشتێ مەدیتی یعنی ئەف دەڤەرێتمە شنگال بوو و دەشتا میسل بوو تعدهی هاتە لێکردن گەلک تعدهی سەردەستێ تیرۆرسێ داعش و بڕاستی بەری تیرۆرسێ داعشی نظامێت بەری وی وەختی احتیمام بەڤان دەڤەرا نەبوو ئش بەرێ چەندێ داخوازە خەڵکێ دەشتا میسل و شنگالێ و خەڵکێ شنگالێ چ بسلمان چ ێزیدی مەدوێ وجودە پێشمەرگت قەهرەمان حمایەتە خەڵکێ مە بکە ئاوانکردنا دەڤەرێت مە بکە تو تغییرە دیموگرافی تشتی نینە هەگەر بەڕێسی ژبەر چ تو متمانە بە سوپای عێراقی ناکەی بەێ ژبەر چ تو متمانە بە سوپای عێراقی ناکەی بە حەشدی شعبی ناکەی بە هێزیندنین سەر بە بەغدا ناکەی ژبەر چ برام خودێ ئەف تشتێکی تایبەت بۆ وانە مە ئەتفاق هەیە اتفاقا پێشمەرگە و هەمی قوتێت مشترک بووی دژی داعش هەرێکی حدێکی وی هەبوو دەڤەرەکە وی هەبوو بۆ ڕزگارکردنێ پێشمەرگە حدێ خۆ زەفت کرد دەڤەرێت خۆ خەڵاسکردن بەلێ حەشدی شعبی ئەزت بێنم پچێک خەرقل وی تشتی چێبوو ئەم وەک خەڵکێ شنگالیان وی تشتی قەبیل ناکەین مەدوێ حەشدی شعبی
ئەو هەدەف و ئەرماجێت بۆ وی هاتن تایبەت تەخسیسکردن بۆ وان دەڤەرا بچێت نەبۆ دەڤەرێت خەڵکی شنگالێ دەڤەرێت شنگالێ بۆ پێشمەرگە هاتنە تهدیدکردن و داخوازە ما خەڵکی شنگالێ هەیە کۆ پێشمەرگە دەڤەرێت مە ڕزگار بگەن چونکۆ خەڵکی شنگالێ هەمی پێشمەرگانە و هەمی داخوازەوان هەمیە ئەفتیشتە. بەڵێ بەڕێز سیدۆ حوسێن تاتانی ئەندامی ئەنجمەنی پارێزگای نینەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دۆهۆکەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەین. سوپاس. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا کامەران.